لە پاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاوتان لێبێت ئەمە بەر لەوەی کە دەست پێ بکەینەوە چیرۆکێکتان بۆ بژێڕمەوە کەم چیرۆکە ڕاستیە ڕەنگە ئەوانی کە خوێندکاری پەیمانگای نوێنە جوانەکان بێتن ئەم چیرۆکە بزانن و کەسەکەش بناسن کەسێکە بوو کە هاوڕێی هەمومان بوو ناوی کاک نزام بوو کە لە بەدەم پەیمانگای نوێنە جوانەکانە خەریکی شت فرۆشتن بوو عەربانەشی دانابوو هەمومانی ئەناسێەوە ئەگە لە دوورەوە هاواری لێ بکردایە یاخود بانگە بکردایە بوو تا کاک نزام چۆنی ئەیش پێی ئەوتی فڵان کەس چۆنی بەبێەوەی کە ئەو ببینێت بەڵام هەستی بە دەنگەکە کرد ڕۆژێکیان کەسێک ئەمە بۆ خۆشی گەڕینەوە با بڵی ناوی سەعید بوو سەعید قەرزاری کاک نزام بوو ڕۆژیان ڕۆشت بوو وەلای کاک نزام بووی کە نەیناسێتەوە و با بڵین داوای قەرزەکەی لێ نەکاتەوە دڵنی خۆی گۆڕی وتوی کاک نزام جگەرێکم بەرێ کاک نزامیش دوی سەعید ئەوە نەخۆشیت ئەوەنە هەستی بەقوت بوو یاخود ئەوەنە هەستی بەهێز بوو کە ئیتوانی ئەگەر دڵنیش بگۆڕیت ئەو هەستی پێ بکا کە تۆ چیت لای نابینەکان هەستەکان قوڵن ئێستا بەرداوامی لەگەڵ بەرنامەکەمانە چۆن هۆنراوەکان بۆ گۆرانیەک لەبەرەکەیت و ئەیخیتە بیری خۆتەوە ئەیخیتە زنی خۆتەوە ئەو هۆنراوانەی کەوا لەلایەن خۆمەوە یعنی خۆم داێنم ئەوە هیچ پێویست بەوە ناکار خۆم لە بەرمە بەڵام ئەو هۆنراوانەی کەوا با بڵێن هۆنراوەی شاعرێککەن شاعری با بڵێن یەکێ لە شاعرەکانە ئەوانە بۆم ئەخوێنرێتەوە یاخود ئیتر زۆر ڕێگا هەیە ئێستا ئاسانکاری زۆرە من لە هەفتاکان ئەتوانم بڵێم ئەم ئاسانکاریە نەبوو تەنانەت بە خوێندنەوە بۆیان ئەخوێنمەوە و لە بەرمە کرد بەڵام ئێستا ئاسانکاری زۆرە ئێستا ئامێری تۆمارکردن زۆرە ئێستا ئەتوانی هەر لە هاندەکەی کە لای خۆت مۆبایلەکە لەوەیە تۆماری بکەیت و چەند جارێک لی دەیتەوە و لەبەری بکەیت کە کاتێک کە خەوتە بینی لە کاتی چاوساغیە جیاوازیەکانی ئێستا هەستی پێکی بەڵێ خەوی ئەو وەختە جیابوو هینیستە جیابوو بەس لەبیرم نەماوە خەوی وەختەکە مناڵ بووم چاوم لە 6 ساڵانەوە هەم لێ تەمەڵم 5 ساڵان و 6 ساڵان بووم لێ هات ئەوڵم گرت ئاوڵە نەخۆشینێکە ڕەنگە خۆشتان بزانن ئەوە هینێکی ئێمی خڕۆبێ یا لە چاو ئینسان ئازەکەس یا لە دڵی کوژێ بازەکەس ئەو نازانن گۆشت خراپە بۆ شتە گۆشت پیان پێبەی کۆسانە ئاوڵاگرن یا سوورێژەگرن گۆشت خراپە باشە زۆر جار ئێوە کە بە ڕێگاشە ئەڕۆن هەست بەواکی کە ڕێگاکان ئەدۆزیتەوە ڕێگاکانی ماڵەوە مەسن بە تایبەتی کۆڵانەکانی خۆتان چۆن ئەتوانی ئەو ڕێگانە بدۆزی بڵێ کاکە گیان ئەگەر هاتووی پیا بکەین و شارەزای بین بەڵێ ببین شارەزای ببین ئیتر بەڵێوە بین و ئەزانین تاکوێ هەنگاوە دێن و لەکوێ لا دێن بۆی بە قەرەباڵقیا سەرمان دێت تێکەچی هاڕی چت بێوەکو ئاسنە بڕۆ جیڕێ ئەوە دەنگی ناخۆشە بۆ ئێمە چونکی حافظ بە هەست ڕابڕێەوە بە هەست و بەهین بە هەست بەگوێ هەست و گوێ بەڕابڕ کەی هاڕەهار بوو تۆزێک هەستیە بەستێ لە وەختا شتەکە نامێنێت چۆن چاوساغڵەیەکێ دەخاتە بەرچاوی ئاها ئەوە تەمێکەوتە سەر هینمان وەکو تەم ئەکەوێتە سەر دڵ و هین مێشمان ئەوە ناڕەحەتمانەکات چەند جارێک خەبەریە بەوە مەسەلە دڵی بڕەبوو من مناڵ لە عمری 15 و 16 خواردن گو با بووە دڵ بڕە ئەیگو خەڵمە باکمەوە بینەوە ئەیگو باکم زکریە کرد بە نابینایش خەی بە نابینایش بڵێ ئەی چۆن بیریە کرد چۆن بیری بۆ شتێک چۆن ئەگو عەرزم کردی هەستێک ئەڕوا علمی باتنی هەیە قەلبی هەیە ظاهری هەیە ئەمان باتنەکانیان بەقوترە باتنەکەش لە تەقواکەوە پێگا ئێوە شتێکت هەیە مەسەن کە ئەمە وەکو معجزەیەک وایە باشە معجزەیەکی خوایی وایە کە ئێوە ئەتوانن ڕێگاکان ئێستا تۆ بەرەو شوێنێکە ڕۆشتیت ئەتوانی هەستە مشکور بە قووەتەوە لەخوا بەزیاوی هەستی دڵ یان هەستی ناسی شوێنەکە هەستی بۆنیش
هەستی بۆنیشم هەیە ئەرۆڵا زیاتر کامیانن دڵنا ئێوە بەدەنا شوێنەکان دەنگ زیاتر دەنگ بۆ نمونە ئەگەر کەسێک کە چاوساخ بوو کەسێک لێ ئەڕوا مەسەرن کەسێک ئەمرێت خوا نەخواسە ئەڵێ بیری ئەو کەساکەم بیری دەموچای ئەو کەساکەم خوا نەخواستە ئەگەر ئێوە کەسێکی نزیکتان کە لێ ئەڕواتوانە ئێوە بیری چ شتێکی ئەو کەساکەن وڵا بیری ئەوەی گوێمان لێ بوو کە باسی شتێکی کردو ڕنگ نابینین بیری دەموچاوەکەی ناکەن دەنگکەی و ئاوا خۆشەویستێکی وانێ خۆشەویست بێ جوانە خۆش بوو کەواتە خۆشەویستی لە بینینە نییە بەڵکو لە هەستکردنایە بەڵێ فلان کەس قسەی خۆش بوو ئاواتر حاڵەتی من زگماکی نییە و لە هەمان کاتیشدا نابینایەکی بە یەکجاریش نییە ئەتوانم بڵێم کەم بینا بەڵام بینایەکی کەم بینام ڕنگ و شت لە یەکەکەمەوە دەنگ و هەست و ئەمدا بیر و هۆشی خۆشت کاچی بڕیا هۆشمانێ بۆ خۆوانە بێزانێت ئەگەیشت نەکوێت تاکوێ ڕۆشتوی نا بەدانەکان هەموو کەسێ جیاکەنەوە بەڵێ زۆر جامەگە چی بڵێن دەنگمان لێ تێکچێ با زۆر لەسەر خۆمان نەبین یان مەشغوڵ بین یام کابرا دێن نەمان بینی بێت دەنگی گۆڕا بێت وەزێ کەسێک کە چاوەکانی ساغ بێت چاوداخە ئەنجانوێت ئێوە ئەو کاتانی کە چاومانە نخۆی نەخۆین خۆمان لێکوێ چاو نخ بە چاونقانی خۆتە هەرێ خۆ چاومان چاو لێتی خۆ چاومان نەنووساو بەیەکۆ بەس هینەکەی بینایەکە نەماوە حاڵی بووی ئەو زەڕێک هاە بینایی چاوتە ئەوە نەماوە سوتاوە نەماوە ڕسوود سپیەکەی نەماوەتی وای لێ هەر گۆشتەکەیە ئەوانەی کە لە زگماکیەوە نابینان ئەوە پێم وایە هەر هیچ ڕنگ و ڕەنگێکیان نەبینیوە هیچ شێوازێکیان نەبینیوە ئیسا لە تەمان ئێستا نایبینم چاوم لێ نییە هەر نابینایم چاو ساقە هەر بە نابینایی بینی چاومە نەنووساو بەیەکۆ بەس هینەکەی بینایەکە نەماوە شارەزان بۆ خۆمانیان و ئەڕۆێنتەوە ئەویشی کە بە گەورەی نابی لێ بخەون چاوی لە دەست بە بە چاساقی خەوە بینە و شتەکان ئەبینە بەخەو بەڵام بەڕۆژ کە خەبەری وە عینن خۆیەتی بەڵێ ئەمە هەستەکانی ئەوان بوو کە گوێمان لێ بوو ئەمە چیرۆکەکانی ئەوان بوو ئەمە هەستکردن بەخەوەکانی ئەوان بوو تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شات یەکتریە بینینەوە